من بابه گودار زیباری ما بری دو هیوا گودار زیباری مال یا رواندی و حتی به گاوه جبه سرو شینه نزانین کی ویا و سرو بری وچیا و ونا کنی چه ماجا و چه دیگه نینا تا به گاوه به سرم نزانین کی ویا 22 هیوا 10 و 20 هیوا 12 و 2 هیوا گرتی با کرمن مجارت کرمن او دیگه اگر آخر بیتن سر آخر نکی اوه که گردیتن نخو یعنی چه مشکله و چه اویستانی نکوره من یعنی چالاک وانو یه آخر بیت رخ نگرد بیتن مثلا گندلیه که یان چسته که نخو چه مشکله نکرنه و یه بیت هوا نکوره من والله دا خوازم اکوره من بیت بردان بیت آزاد کردن و 2 هیوا کوره من گرتی بی سروشینه بگوش هم نزانیل کی بیا خود برای وقتی که تلفن کرد بری چند دقیقه اوش من نزانیل کی رو نکرد درستی با خبیتن والله چالاک وان هکر آخر نکر بی نخود چه نه پیوندی کرد گفت از دل آسایشا گستیل حولیره بله هندش گفت بس هندش گفت مگاله که سوال کردی باز جماعت مگاله که هاتی آسایشا گستیل حولیره گفت یه نیا نخیر نه والله تا بگوش هم نزایم درستی کالا آسایش الغیر عردل کیره بله عره والله دایکا گودار زیباری ما و 2 هیوا گرتی مال بریادری ما چایلی نما بی سرشین شو نزانم سر چنیه هم چلی نزانین مال بری و ما چلی هایلی نیا هم نزانین که سر چی گرتی سر چی نگرتی هم نزانین و 2 هیوا بی سرشین نه تلفونه و نه سردانه و چنیه دیارەکە هەڵمەتێکی فراوانی دەستگیرکردنی ڕۆژنامەنووس چالاکوان مامۆستایان و هاوڵاتیانی ئاسایی لە پارێزگای دهۆک لە سنووری بادینان بەگشتی دەستی پێکردووە دەستگیر ئەکرێن دوور لە هەموو بنەمایەکی یاسایی دیموکراسی و هەروەها نامرۆڤانە بەبێ فەرمانی دادگا لە نیوەی شەودا هەڵدەکوتنە سەریان تەنها لەبەر ئەوەی نیەتی خۆپیشاندانیان هەیە یاخود ڕخنەیەک لە دەسەڵات ئەگرن لە ماوەکانی ڕابردوو هەمووتان بینیتان کە جوڵەیەک هەبوو لە پارێزگای دهۆک خۆپیشاندان کرا لە دژی لێبڕینی موچا و هەروەها کەمی خزمەت گوزاریەکان ئێمە قەناعەتمان وایە کە ئەگەر سەرجەم ئەحزابە سیاسیەکان لە ساحەی سیاسی لە هەرێمی کوردستانە ئەگەر ئێمە ئیدعای دیموکراسیەت ئەکەین ئەبێ باوەڕیشمان بەوە بێ کە لەسەر بچووکترین مافی هاوڵاتی بڕژێتە سەر شقامەکان خۆپیشاندان کە بەڵام بەداخەوە هیچ خۆپیشاندانێک لە هەرێمی کوردستان بەگشتی و لە سنووری بادیدان بەتایبەتی سەرکەوتوو نەبووە و بەدەستی دەرەکی لە پشتی ئەو خۆپیشاندانانەوە تۆمەتبار دەکرێن ئێمە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو لە کاری پەرلەمانیمان سەرجەم ڕێکارە پەیڕەویە پەرلەمانیەکانمان گرتوۆتە بەر یاداشتمان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەت و لێژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان کردووە و پرسیارمان ئاراستەی حکوومەت کردووە ماوەی ساڵێکە وەڵامی نەداوینەتەوە ئێمە دەسەڵاتی خۆجێیی پارێزگای دهۆک و حکوومەت دڵنیا دەکەینەوە ئەو زەمەنە بەسەر چووە لەسەر ڕەخنەگرتن لەسەر خۆپیشاندان لەسەر لایەندارێتی بۆ حزبێکی سیاسی تر هاوڵاتی چالاکوان لە زیندانەکان بێسەر و شوێن بکرێن و ئێمە دڵنیایەکەینەوە بەردەوام دەبین لە فشارەکانمان لەسەر حکوومەت لەسەر لایەنی پەیوەندیدار و بە هیچ جۆرێک سازش لەسەر مافەکانیان ناکەین بە سەدان کەس دەستگیر کراون بەڵام ئەو ناوانەی کە بە ئێمە گەشتون بەڕەسمی نزیکەی 53-54 ناوە